سڵاوتان لەوێ کاتتان باش بینرانی تۆڕی میدیایی ئێستا لە ڕووماڵە تایبەتەکەمان سەبارەت بە جەنگی نێوان ئێران و ئیسرائیل بەردەوام دەبین. هێرش و بردومانەکان لەلایەن هەرێکە لە ئیسرائیل و ئێرانەوە وەک دەزانن بەردەوامی هەیە لەلایەن هەردوو وڵاتەوە چەندین ناوچە لە هەردوو وڵات کراوەتە ئامانج کوژرا و بریندار هەیە و لە چەندین ناوچەدا هێرشەکان بۆ سەر هەردوو لا بەردەوامی هەیە هەم بە فڕۆکەی بێفڕۆکەوان هەم بە موشک هەم لە ڕێگەی موشەی بالستیک و هایپەرسۆنیکەوە گرژی و ئاڵۆزەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەت لە بینی ئەو دوو وڵاتەیە بەردەوامی هەیە. گرنگترین پێشهاتیش کە ئەمڕۆ ڕوویدا بێتەوەیە کە پەرلەمانی ئێران بڕیاریدا لە ڕێککەوتنی وزەی ئەتۆمی ناسەربازی بکشێتەوە. ڕێککەوتنی وزەی ئەتۆمی ناسەربازی کە بە NPT یاخود پەیماننامەی نێشتنی چەکی ئەتۆمی ناسراوە ڕێککەوتنیەکە ئەم ڕێککەوتنە چی؟ ئەم ڕێککەوتنە بۆ ئەوە بوو کە چەکی ئەتۆم لە جیهاندا کەم بێت و ئەتۆم وەک تەنها وەکو وزە بەکاربهێنرێت و بە هیچ شێوەیەک چەکی لێ دروست نەکرێت. جا هەر لەسەر بنەمای ئەم بڕیارە چەند سەرچاوەیەک هەندێک زانیاریان سەبارەت بە بڕگە گرنگەکان لە چالاکی ئەتۆمیەکانی ئێران خستۆتە ڕوو هەر لە کاتی بەشداریکردن لە پرۆسەی وزەی ئەتۆمەوە یاخود بەکارهێنان و بەرهەمێنانی وزەی ئەتۆم بۆ لانی مەدەنی تاوەکو ئێستا بڵاو کردوێتەوە. جا منیش هەندێک زانیاریتان لەسەر ئەوە پێ دەڵم. لە راپۆرتێکیاندا Council of Foreign Affairs ئاماژەیان بە مێژووی ئەو چالاکیانە کردووە کە لە ئێرانە بۆ دابەشیان کردووە بەسەر چەند ساڵێکدا بڵین دە ساڵ دابەشیان کردووە بۆ نمونە ساڵ 1960 70 80 2000 2010 2020 تا بەسەر 6 ماوەیە هەر لە ساڵ 1950 تاوەکو 2025 باس کراوە. جا من هەوڵ دەدەم بە کورتی ئەو چالاکیانەتان پێ ڕابگەێنم کە بەوتەی سەرۆکوەزیرانی ئیسرائیل هۆکاری ئەم شەڕەی ئێستاە. لە ساڵی 1950 ئێران پەیوەندی کرد بە ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمەوە بۆ ئەوەی بتوانێت سود لە وزەی ئەتۆم وەربگرێت. لە ساڵی 1967 ئەمریکا لە چوارچێوەی بەرنامەیەکدا کە بەرنامەکە بە ئەتۆمەکان بۆ ئاشتی ناسراوە ڕیاکتۆری توێژینەوەی بۆ ئێران دابین کرد بۆ ئەوەی بتوانێت سود لە وزەی ئەتۆم وەربگرێت. لە ساڵی 1970 ئێران پەیماننامەی قەدەغەکردنی چەکی ئەتۆمی پەسەند کرد بە واتای کە ئێران نەتوانێت چەکی ئەتۆمی بەکاربهێنێت بۆ دروستکردنی چەک یاخود وزەی ئەتۆم بەکاربهێنێت بۆ دروستکردنی چەک. لە ساڵ 1970 وەک دەزانن شۆڕشی ئێران دەستی پێکرد و حکوومەتی ئەو وڵاتە گۆڕانکاری بەسەردەهات. هەرچی سەبارەت بە 1984 لە دوای گۆڕانکاریەوە ئەمریکا بە چەندین هۆکاری جیاواز کۆمەڵێک سزای بەرفراوانی بەسەر ئێراندا سەپاندووە. لە ساڵی 2000 بۆ دو باسەکەی ئێستا. ساڵی 2002 چەند دامەزراوەیەکی ئەتۆمی لە نزیک شارەکانی نەتەنز و عێراق دۆزرانەوە. 2003 عەلی خامنەئی ڕێبەری باڵای ئێران فتوایەکی دەرکرد هەر سەبارەت بە چەکی ئەتۆم. لە فتواکەیە چی وتو عەلی خامنەئی؟ دەڵێت فتوایی دەرکردووە کە پەرەپێدانی چەکی ئەتۆم قەدەغە بکرێواتە ئەتۆم یاخود وزەی ئەتۆم بۆ چەک بۆ دروستکردنی چەک بەکارنهێنرێت. لە ساڵی 2006 ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم ئێرانی بانکی نەتەوە یەکگرتووەکان کرد بۆ لەبەرەوەی پابەند نەبووە بە وتەی ئەوان پابەند نەبووە بە ڕێککەوتنەکەەوە و بۆ یەکەم جار یۆرانیۆمی پیتاندووە. هەر لەو کاتەشا کە بانکراوە بۆ نەتەوە یەکگرتوەکان ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان یەکەم سزای ئەتۆمی بەسەر ئێراندا سەپان بۆی کە یۆرانیۆمی پیتانوە. لە ساڵی 2009 دامەزراوەی ئەتۆمی فۆردو لە نزیک شاری خۆم دۆزرایەوە. دوای ئەوە لە ساڵی 2010 ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان بە هەمان شێوە سزاکانی ئێرانی فراوانتر کرد بە نمونە ئەو سزانی کە گرتی وەکێک لەوانە ئەو بکە قەدەغەکردنی موشکی بالیستی بوو کە توانای ئەتۆمی هەبێت یاخود تڵاوی ئەتۆمی هەڵبگرێت. دوای ئەو پێشهاتانی کە لە ساڵی 1958ەوە تاوەکو 2013 ئێران و چەند وڵاتێکی دیکە لە ساڵی 2013 کە بە ڕێکەوتنامە 1/5 یاخود ئێران و وڵاتانی ژیان کە بە ڕێکەوتنامە 1/5 ناسراوە لەسەر پلانی سەرەتایی بۆ سنووردارکردنی ئەو بەرنامە ئەتۆمیانی کە لە ئێران هەیە ڕێکەوتن. لە 2015 ئەمەیان کرد بە ڕێکەوتنێکی ئەتۆمی و ڕێکەوتنی ئەتۆمی ئێران پەسەند کرا. ساڵێک دوایەوەتە 2016
ئەمە هەواڵێکی خۆش بوو بۆ تەواوی ئێران و کاتێک کە بڵاو کراوە لەبەرەوەی کە کۆمەڵێک سزای لەسەر کەمکردنەوەیش ئەو ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم ئەوەی پشتڕاست کردەوە کە ئێران بەڵێنەکانی تایبەت بە ئەتۆمی جێبەجێ کردووە. ئەوەش بۆ هۆی کە زۆرێک لە وڵاتان سزاکانیان کەم بکەنەوە بە تایبەت ئەمریکا لەسەر ئێران. سەبارەت بە ساڵی 2010 ڕووداوێکی نەخوازرا ڕووداوی ژەوە بوو کە ئەمریکا لە ڕێکەوتنی ئەتۆمی ئێران کشایەوە. لە 2019 وەک وەڵامدانەوەیەک بوو ئەوە بۆ ئەو کشانەوەی ئێران ڕایگەیان چیتر پابەند نابێت بە سنووردارکردنی ڕێکەوتنەکەەوە، واتە پابەندی خۆی پابەند نەبوونی خۆی لە ڕێکەوتنەکە ڕاگەیان. لە ساڵی 2021 دانوستانەکان یاخود دانوستانە فرەلایەنەکان سەبارەت بە ئەگەری گەڕانەوە دووبارە کاراکردنەوە ڕێکەوتنی ئەتۆمی ئێران بەردەوامیان هەبوو. لە ساڵی 2022 گفتوگۆکان بۆ دووبارە کاراکردنەوە ڕێکەوتنەکە وەستان لە کاتێکدا ئێران بەردەوام بوو لە پێشخستنی بەرنامە ئەتۆمیەکەی. بە واتای کەیتر هیچ گفتوگۆیەک لەسەر ئەو بابەتە ناکرێت. تازەترین ڕێکەوتن کە قەول وابوو کە بکرێت لە ساڵی 2025 بوو، یەکشەمەی ڕابردوو بوو. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران پلانی دانوستانێکی نوێی دووقۆڵیان لەسەر بەرنامەی ئەتۆمی ئێران ڕاگەیاند کە بڕیار بوو ئەم یەکشەمەی ڕابردووە کۆڵ بنەوە. بەڵام بەهۆی ئەم جەنگەوەی کە ڕوویدا ئێران ڕەتی کردەوە بەشداری لەو دانوستانەیە بکات یاخود بەشداری لەو ڕێکەوتنەیە بکات بۆ ئەوەی کە جارێکی تر هیوایەک بنەوە کە ئەم بارودۆخەی کە ئێستا ڕوویداوە ڕوونەدات. بەڵام ئەو بکەیتر ئێران بڕیاریدا کە نەچێتەنە ئەو ڕێکەوتنەوە و هەروەک وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاند بوو ئەگەر ئیسرائیل هێرشەکان ڕابگرێت ئەوانیش ڕای دەگرن و پێشتری دۆناڵد ترامپ ئاماژەی بۆ کردبوو کە بەرەو ئەوە دەچن کە ئاشتی لە ناوچەکەدا دووبارە سەر هەڵبداتەوە و ڕێکەوتنێک لە ئارادا هەیە. ئەوە تەواوی ئەو زانیاریانە بوو کە سەبارەت بە مێژووی وزەی ئەتۆم لە ئێرانە پێم ڕاگەیاندن. هەر سەبارەت بۆ بارودۆخی جەنگەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت جەنگی ئیسرائیل و ئێران باسێکی ئەو گەشتیارە عێراقیانەتان بۆ دەکەم کە لە دەرەوەی عێراق یاخود لە عێراقەوە گەشتیان کردو بۆ وڵاتەکانی تر. جا بەهۆی ئەو بارودۆخەوە کۆمەڵە گەشتیاری عێراق و هەرێمی کوردستان لە چەند وڵاتێک گیریان خواردبوو. بە نمونە لە تورکیا بوو، لە لوبنان بوو، لە وڵاتانەی دەوروبەر بەهۆی ئەو هێرشەوە کە لە ڕۆژی هێنیەوە دەستی پێکرد بوو گەشتەکان بە شێوەیەکی گشتی لە بازنەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ فڕۆکەیەک گەشتی نەکرد و هیچ گەشتێکیش ئەنجام نەدراوە لەبەر مەترسی بۆ سەر فڕۆکەکان و جانی گەشتیان. ئەنجا وەزارەتی گواستنەوەی عێراق بڕیارێکی دەرکردووە. وەزارەتی گواستنەوەی عێراق بڕیاری داوە تیمێکی مەیدانی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەسڕە پێک بێنێ بۆ هەماهنگگیکردن لە ڕێکارە کارژێڕی و تەکنیکەکان بۆ گەڕانەوەی ئەو گەشتیارانەی کە لە چەند وڵاتێکە گیریان خواردە. جا دەڵێ بە کۆمەڵی قۆناغ دەیکەن. لە قۆناغی یەکەمدا یاخود با بڵێن لە قۆناغی ئێستادا لە پێشینەی کارەکانیان گەڕانەوەی گەشتیارە عێراقیەکانە لە فڕۆکەخانەی بەیروت و فڕۆکەخانەکانی دیکەی ناوچەکە کە ناتوانن بگەڕێنەوە. هەڵبەت کۆمەڵی گەشتیاریش هەوڵیان دابوو کە بە ڕێگای وشکانی بگەڕێنەوە، بەڵام دیار بوو کە نەیانتوانی. بەڵام ئێستا خۆشبەختانە وەزارەتی گواستنەوەی عێراق هەوڵەکانی چڕ کردوێتەوە بۆی کە تەواوی ئەو گەشتیارانی کە لە ناوچەکەیە بەوەی کە گەشتیان کردووە و ئەم بارودۆخەی جەنگی ئیسرائیلانی بەسەر هاتووە گیریان خواردە ناتوانن بگەڕێنەوە هاوکاریان بکات بۆ ئەوەی بگەڕێنەوە. بینرانی تۆڕی میدیا ئێستا ڕووماڵی تایبەتم پێشکەشکردن جا بۆ زانینی هەواڵ و زانیاری نوێی دروست چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی تۆڕی میدیای ئێستا بێت. ئاسوودە.